بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای خاوەن گەورەی و ڕێزی بێپایان، درود و سڵاو بڕژێ بەسەر چاکترینی مرۆڤەکان، پێشەوا و سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم و شوێنکەوتووە بەڕێزەکانی لە هاوڵانی و هاوسەرانی و نزیکانی و شوێنکەوتوانیان بە چاکە تا ڕۆژی هەستانەوە. بەڕێزان، جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و وەفدی بەڕێزی یاوەریان، بەڕێزان ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی لە هەڵەبجە و هەورامان و شارەزور، بەڕێزان بنەماڵەی سەربەرزی شەهیدان، بەڕێزان پێشمەرگە دێرینەکانی کاروانی ئیسلامی، سەرەتا ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. چاو دڵمان ڕوون بە دیداری بەڕێزتان. بەڕێزان، وەک مەڵبەندی یەکی کۆمەڵی ئیسلامی، بە تایبەت ئەنجومەنەکانی برایان لە ئەنجومەنەکانی 1 و 2 هەڵەبجە و سیروان، بە پێویستمان زانی بەهارە گەشتێک ڕێک بخەین بۆ ئێوەی بەڕێز وەک لە ساڵی ڕابردوو ئەنجامماندا. بەڵام بە داوای لێبوردنەوە قەدەری خوای گەورەوە بوو کەش و هەوای ئەم چەند ڕۆژە ناچاری کردین لێرە لە خزمەتتان دابین. دیارە تەشریفێنانی جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی گرنگی و بایەخیەکی زیاتری دا بە ئەم کۆڕووکۆبوونەوەیەمان، بۆیە جارێکی تر بە خێراتنی بەڕێزیان و سەرجەم وەفدی یاوەری دەکەین. بەڕێزان، سەرەتای ئەم کۆڕووکۆبوونەوەیمان بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز دەڕازێنینەوە لەلایەن بەڕێز مامۆستا خەلیل حاجی ڕەزا با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبح لله ما في السماوات وما في الأرض وهو العزيز الحكيم. يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون؟ كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا. إن الله يحب الذين يقاتلون في سبيل الله صفا كأنهم بنيان مرصوص. وإذ قال موسى لقومه يا قوم لم تؤذونني وقد تعلمون أني رسول الله إليكم فلما زاغوا أزاغ الله قلوبهم والله لا يهدي القوم الفاسقين. وإذ قال عيسى ابن مريم يا بني إسرائيل إني رسول الله إليكم مصدقا لما بين يدي من التوراة ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد. فلما جاءهم بالبينات قالوا هذا سحر مبين. ومن أظلم ممن افترى على الله الكذب وهو يدعى إلى الإسلام والله لا يهدي القوم الظالمين.
يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون وای گەورە پاداشتی بە خێری مامۆستا خەلیل بداتەوە. بەڕێزان، ئەگەرچی هەمووتان خاوەن ماڵن، بەڵام وەک نەریتی ئیسلامی لەلایەن بەڕێز مامۆستا سیدیق ئەحمەد بەرپرسی مەڵبەندیەتی کۆمەڵی ئیسلامیەوە وتەی بە خێراتنتان پێشکەش دەکرێت. با بەڕێزیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. برز جنابي أمير وصالي بابير أميركم الإسلامي برزان وفدي خاوري جنابي وصالي بابير ومستيانو برياني برز خمولايك بخير بين وبناوي هەموو شو بخيراتين جنابي أمير وفدي هاوري دكين ياخوا بخير بن سلسل وسرچاما سپاسی ئامادەبوونتان دەکەین. ئێمە وەکو ماوەسا محسن ئاماژەی پێکرد بەڕاستی بەرنامانەوە بوو کە بەهارە گەشتێک بێت و لە دەرەوەی شار لە خزمەتتان بین و لە گەشتێک و لەوێش لە خزمەتی برایان و جنابی مامۆستا و بەڵام قەدەری خوای گەورە بوو کە باران ئێمە هەموو کەسێ دوعای کردو باران ببارێ. ئێمە ئەمڕۆ دوعامان کرد باران نەبارێ، بەڵام تر خوای گەورە ئینشەڵا بارانەکە بە ڕەحمەتە. ئێستا ژەڵێن پەلە بکە لەوانەیە هەر ببارێ، لێرەش بارێقی ناکە ئینشەڵا جێگەڕێگەمان هەیە خوای گەورە بارانی بە ڕەحمەتان بۆ بارێنێت. برایانی بەڕێز، بەڕاستی من ئەم کاتە یەک دوو دەقەیە فرسەت لە خزمەتی وەی بەڕێز بە جیازی جەنابی مامۆستا وەکو مەڵبەند ئێمە لە سنووری پارێزگایەکە دوای دوو ڕۆژتر ئەکەوینە هەڵمەتێکی بانگەشە و هەڵبژاردن، ئەرکەکە ئەبێتە ئەرکی هەمووان. من چەند جار ئەوەم دووپات کردوتە بۆ وێی بەڕێز ئەرکەکان هەندێک جار بە کۆمەڵێ برا ئەکرێت بە مەڵبەند و کارگەرانی مەڵبەند و ئەنجمەن و کارگەرانی ئەنجمەن و هەندێک خوشک و برا، بەڵام بەڕاستی ئەمەکە لێرە ڕووەکاتە تاکی ئێمە. جا ئەمەش بێتە صفەتێکی گشتی وەکو خوای گەورەش لە سونەتی نوردا فەرمێ إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله وإذا كانوا معه على أمر جامع لم يذهبوا حتى يستأذنوه. أما أمريكي جامعة أركي هم معنا داوال إيوي برز دكام إيما براسي لواني بما نكري يك بين مالي إيوي برز تقل درجات عن بدين أو حساب كان أمام اللي قبول كان بداوال اللي بردنو كوابزان هاتون تمالي يك بيك إيو لدور وجد هاتو دائما دسكين بهرمتي هربجاردن بو سرخستني دنگورنگي كا باورمان وايا كأم دنگورنگا بو پشتیوانی لە دین و ژینی خەڵکە بێت بۆ پشتیوانێ بێتەوەی کە ئەم خەڵکە لەم نەهامەتی و زوڵم و ستەمەی کە هەمومانی بینین و ئەیبیستین تۆزێکی تر تەکانێکی پێ بدرێ بەرەو باشتر و بەرەو چاکتر بڕوا. بە هیمەتی هەموو لایەک دەبێت، بە تەعاونی هەموو لایەک دەبێت، بە پێشنیار و سەرنج و تێبینی هەموو لایەک دەبێت. داوا لە ئێوەی بەڕێز دەکەم ئێمە لەم مانگەدا هەرچۆنێکتان کردووە وەکو یعنی هەرێکێک لە ئێمە فەرزێکی عین يعني لسر بيبن لسر أو من كفرمان جبت هم عم بيكوا جيب كين أو ديك قناعات وبارمان بوهي كاري مسلمانان كاري كي دست جمعية بتابتي بو أواني كأتوان بكاري كرسن لا يكلف الله نفسا إلا وسعها مفهوم مخالفة كي وهي كهركة ستواناي أبيت تواناي خوي بخاتكاس يعني يكلف الله نفسا وسعها جاهلك بو يمزاين توانا وان شنبيل ئێمە زۆر پێ خۆشحاڵین بە ئامادەبوون بەڕێزتان خوا پاداشی خێرتان بداتەوە. دڵخۆشتان کردین بەم پێشوازیە لە جەنابی ئەمیر، خوای گەورە پاداشی هەموو لایەک بداتەوە. پێشوازیەکەتان ئینشەڵا بە نیەتێک بووە کە بۆ خوایە و بۆ براگەوری خۆمان بووە. داوای سەرکەوتن و موفەقیەت بۆ ئێوەی بەڕێز و هەموو مسلمانان دەکەین. هەر کەسێک کە پشتیوانی لە حەق و ڕاستی دەکات دوعای خێری بۆ ئەکەین. یا ڕەبی خوای گەورە ئەم جارە و ئەم
فرسەتەی تریش یعنی وامان لێ بکات کە سەرکەوتن و پێشکەوتن و شتێ بکەین کە هەم خوامان لێ ڕازی بێت هەم لە ئاستی گومانی باشی ئەو خەڵکا بین کە تا ئێستا گومانی باشی هەیە و بەڵام بێ ئیش بکەین بۆ ئەوەی پێشڕاستکردنەوەی ئەو گومانە ئەویش بە هەوڵی هەموو لایەک دەبێت جارێکی تر هەموو لایەک بەخێر بێن والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوا پاداشتی بەخێری بە ڕێز مەوەسە سدیق بداتەوە. بەڕێزان بۆ ئاگاداری جەنابتان پاش نوێژی هەینی لە خزمەتتان نابین بۆ نان خواردنی نیوەڕۆ هەر لێرە لە مەڵبەند. لە بنەمای دوانزەیەمی بنەما شەرعیەکان و هێڵە گشتیەکانی کۆمەڵی ئیسلامیدا هاتووە کۆمەڵی ئیسلامی خۆی بە کۆمەڵێک لە موسڵمانان و هۆکار و وەسیلەیەک بۆ خزمەتی ئیسلام و موسڵمانان دادەنێ و خودی خۆی ئامانج نییە. نە پێی وایە موسڵمانانی تێدا کورد هەڵاتون و نە پێشی وایە حەق و ڕاستی لەسەر تاپۆ کراوە. چاکی و خراپیشی پەیوەستە بە ڕادەی دینداری و پابەندی بە شەریعەتی خواوە یان لێلادانی. ئێمە وەک ئەم بنەمایە و بەم جۆرە لە کۆمەڵی ئیسلامی دەڕوانین، بەڵام باوەڕمان وایە کە لەم ڕۆژگارەدا و لەم گۆڕەپانەی کوردستان و عێراقدا کۆمەڵی ئیسلامی نوێنەرایەتیەکی ڕاست و دروستی ئیسلام و موسڵمانان دەکات بە پێی توانا و حەجمی خۆی. بۆیە سوپاسی خوای گەورە دەکەین کە خۆمان لەم قەوارە ئیسلامیەدا بینیوەتەوە و سەربازێکی ئەم کۆمەڵی ئیسلامیین. هەروەها سوپاسی خوای گەورەش دەکەین کە لەم سەردەمی کەمی ڕیجال و پیاوانی مەرد و سەرڕازدا خوای گەورە جەنابی مامۆستا عەلی باپیری کردووەتە ئەمیر و برا گەورەی ئەم کۆمەڵە خواویست و خۆڕاگرە کە سوپاس بۆ خوا دۆست و دوژمن شاهیدی سەرڕاستی و مەردایەتی بۆ دەدەن. ئێمەش لە خوای گەورە داواکارین بەڕێزیان لەسەر بنەما شەرعیەکان دامەزراوتر و لە ناو دڵاندا خۆشەویستتر و لە ناو خاک و گەلدا پایەدارتر بکات. ئێستاش پێکەوە گوێبیستی وتە بە نرخەکانی و ڕێنمایە جوانەکانی دەبین با بەڕێزیان بفەرمون. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله رب العالمين وصلوات الله وسلام وبركاته على إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. سرتا لناخی دڵم و سوپاس و پێزانین ئاراستەی هەموو لایەکتان دەکەم مامۆستایان ڕشتیانی محتەرەم برایانی خۆشەویست لە شاری و لە پارێزگای هەڵەبجە و دەبەری شارەزور و هەورامان عەزیەتتان کێشا بوو زۆر پێشوازی گەرم و گوڕتان دەکەم خوا ڕێز و حورمەتتان لە دنیا و قیامەت زیاتر کە و بەڕاستی زۆر دڵخۆش بووم بەوەی کە لێرە لەم دەبەرە برایانێک کە خەباتی شاخیان بووە پێشمەرگەی دێرین بوون و جیلی دوایوان و جیلەکانی دوایی هەمووی پێکەوە ئاوێتە بوون. ئەمە ئەوە دەگەیەنێت کە لەخوا بەزیاد بێت ئەوانەی کاتی خۆ ڕێژچێن بوون ڕێگەیان شکاند و بوونە هۆکاری ئەوە کە لەژێر بەیداقی ئیسلامیشدا بەرگری بکرێت لە دین و ژینی ئەم میلەتە و لە خەڵک و خاکی ئەم هەرێمە ئەوانە هەر لە جێ خۆیان و پایەدار و بەردەوام و سەقامژیرن، بەڵام هەر خۆشیان نین. جیل و وەچەی تازەش هاتۆتە پێش. بەڕاستی ئەوە بۆ من زۆر دڵخۆشی بوو. خوا پاداشتان دات و لێتان مەمنونم. دیارە ئەم شارە دێرینە لە ئیسلامەتی و لە کوردایەتیدا ئەم پارێزگای هەڵەبجە
وەکو جاری کەش باس کراوە بە حەقیقەت بوو بە ناسنامەی مەزڵومیەتی میلەتی کورد هەر بۆیە ئەم شارە و ئەم دەڤەرە حەقی زۆریان لەسەر هەموو خەڵکی ئەم وڵاتە هەیە یعنی زۆر کەس کە بە مەزڵومیەتی کوردی زانیوە بەهۆی شاری هەڵەبجە و کیمیایی بارانکردنەکەیەوە پێی زانیوە دیارە خۆ دەزانین کیمیایی بارانی شوێنانی دیکەش کراوە و کارەساتی گەورەتر لە کیمیایی بارانیش بەسەر ئەم گەلەی ئێمە هاتووە کە کارەساتی ئەنفال بوو ئەوەی ناوی لێنرا بوو ئەنفال بەڵام ئەم کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجە بەهۆی ئەوە کە دەمی ڕاگەیاندنەکانی گەیشتێ زیاتر زەق بووە و بوو بە ناسنامەی مەزڵومیەتی گەلی کورد بۆیە حەقیقەت من لێرەوە دەڵێم کە مادام بڕیار دراوە ئەم شارە ببێتە پارێزگا بەڕاستی دەبوایە وەکو پارێزگا مامەڵەی لەگەڵدا بکرێ و گوریزپەسەرچێنەی حیزبی و نەفەسی تەسشی حیزبی پەچی ئەو پرۆژانە نەخا کە ئەم پارێزگایە بکەن بە پارێزگایەکی ڕاستەقین و بەرەو پێشەوەی بەرن و گەشەی پێبدەن و هەموو لایەکیش پێویستە لەگەڵ دروست و شعارەکانی خۆیاندا ڕاست کەن شاری هەڵەبجەوە و خەڵکی هەڵەبجەوە و خەڵکی هەورامان و شارە زور و دەبێ خەڵک لەگەڵ ئەو دروست و شعاراندا ڕاست بکە و منافەسەی حیزبی پەچی کار و پرۆژەکان نەخا کە فعلا ئەم شارە لە شێوەی پارێزگایەکی ڕاستەقینەدا خۆی ببینێتەوە ومێدمان وایە کە بەو شێوەی بێت برانی بەڕێز دیارە خوشکانی بەڕێزمان دەرفەتیان نەبووە کە بێن حەقیقەت هەر کامێک لە ئێوە وەکیلی سڵاو و ڕێز و حرمەت و پێزانینی من بێ بۆ هەموو ئەو دایک و خوشکانە کە ئەوانیش ڕۆڵ و دەوریان کەمتر نەبووە لە برایانمان لە هەموو قۆناغەکاندا بوون و دیارە دەرفەت نەڕەساوە کە ئەمجارە بەشدار بن بەڵام لێرەوە من سەڵاو و ڕێز و حرمەتی خۆم و هەموو سەرکردایەتی و قیادەی کۆمەڵی ئیسلامیان بۆ دەنێرم بۆ هەموو خوشکانی بەڕێزم و دایکانی بەڕێزمان لەم پارێزگای هەڵەبجە و لە ناوچە و دەڤەرەکانی دەوروبەری هەورامان و شارە زور من دەمەوێت کە چەند شتێک عەرزی ئەوەی بەڕێز بکەم یەکەم یانەوەیە کە هەمیشە ئەو ڕاستیەمان لەبەر چاو بێت ئێمە بەڵێ بەشێکین لە گەل و میلەتی خۆمان و خۆمان لە خەڵک و میلەتی خۆمان بەجیا نازانین لەو ڕۆ کە میلەتی خۆمان و خەڵکی خۆمان بە موسڵمان دەزانین و میلەتێکی موسڵمانین نەک هەر لەم بەشەی کوردستاندا بەڵکو لە هەموو بەشەکانی دیکەیدا 195 زیاتری ئەم میلەتەی ئێمە لەخوا بە زیاد بێ موسڵمانە و ئەهلی قیبلەیە و ڕوولەخوایە بەگشتی بەڵام ئەوەی کە ئێمە وەکو تەوژمی ئیسلامی بەگشتی و کۆمەڵی ئیسلامی بە تایبەت ئەوەی تایبەتمەندی ئێمەیە ئەوە نییە کە ئێمە دینێکی دیکەمان هێنابێ و خۆمان لە خەڵک زیاد کرد بێتەوە و تۆمەتی ناموسڵمانەتی پاڵدەین لای خەڵک وەکو هەندێک جار خەڵکێکی ناحەز ئەو جۆرە قسانەمان بۆ دەکەن بەڵکو ئەوە تا ئێمە وەکو مامۆستا موحسین خوێندیوە لە پەیڕەوەکەی خۆمان داهاتوە کە بە خۆمان بە بەشێک لە موسڵمانان دەزانین و پێشمان وانە حەق لەسەر ئێمە تاپۆکرابێ و موسڵمانەتیش لە ئێمەدا کورتان نەهاتووە بەڵام ئەی تایبەتمەندی ئێمە چییە؟ تایبەتمەندی ئەوەیە کە ئێمە شانازی بە ئیسلامەتی خۆمانەوە دەکەین و ئێمە بە پێویستی دەزانین دینداری و دنیاداریمان لەژێر بەیداغ و عەلەمی ئیسلامدا بێت لەژێر بەیداغ و عەلەمی لا إله إلا الله محمد رسول الله دا ئەگەر مسلمانانێک هەبن بەولاولادا ترازا بن خریسکا بن ڕێیان لێت یەکسوو بێ ژیرۆدەی ڕێزکە و کوێرە ڕێیان بوو بن یا مسلمانانێک هەبن بە ئیسلامی بوونی خۆیان یان شەرم بێ لەژێر لێوەوە بیڵێن ئەمە پێمان وایە مسلمان دەبێ شانازی بە ئیسلامەتی خۆیەوە بکە و شانازی بەو ڕاستە شەقامەوە بکە کە زنجیرەیەکی دوور و درێژ لە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە ئادەمەوە هەتا کۆتا ئاڵقەی ئەو زنجیرە کە پێغەمبەری خاتەمە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەو کاروانە
زنجیرەیەکی دوور و درێژی پێغەمبەران سەر قافڵەیەتیان کردووە کە بێگومان بە هەزاران ژمێردراون بەڵکو لە مسنەدی ئیمام ئەحمەددا کە ئەلبانی بە سەحیحی داناوە دەڵێ ژمارەیە و پێغەمبەرانی خوا ناردوونی بۆ خەڵکی سەرزەوی 124,000 پێغەمبەر بووە. جا ڕاستە شەقامێک ڕاستە ڕێیەک برا خۆشەویستەکانم ڕاستە ڕێیەک 124,000 بەس پێغەمبەر پێدا ڕۆیشت بێ ئەدی چەند لە دۆستانی خوا و لە ساڵحان و لە سالیحات و لە گەورە پیاوان و لە شێرەژنان و لە ئیمانداران بە ورد و درشتۆ بەو ڕێدا ڕۆیشتووە بە ملیۆنان. ڕاستە شەقامێکی ئاوا زۆر جیایە لە شوێرە ڕێیەک لە ڕێچکەیە کە نازانی سەرت بە شوێ دەگەیەنێ. بۆیە پەیڕەوانی ئەو ڕاستە شەقامە دەبێ زۆر بە لە خۆڕادیتوویی زۆر بە پشت ئەستوری بە بەرنامەکەیان و زۆر بە شانازیەوە باسی دین و ئیمان و ئیسلامی خۆیان بکەن. پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ تركتكم على البيضاء للرواياتك على المحجة البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك لسر راس شقامي سبي روني دروشاوة بجيم هيشتون شوگارەکەشی وەکو ڕۆژگارەکەی وایە واتە تاریکی تێدا نییە مەگەر کەسێک خۆی بفەوتێنێ ئەگەرنا کەس لەو ڕێ لا نادا کەس لەو ڕێ لا نادا لە ڕاستە شەقام کەس وە نابێ بە کوێرە ڕێ و ڕێچکاندا خەڵک سەری لێ دەشێوێ ئەگەرنا ساو ڕێ ئێمە ئەمڕۆ هاتین لە سلێمانیەوە بۆ پارێزگای هەڵەبجە شەقامە ڕێ کەس لێی ون دەبێ بەڵام کاتێک لەو شەقامەڕەیە لەو ڕاستە شەقامە لا دەدەی بە ڕێچکە و کوێرە ڕێیاندا دەگونجێت لێت تێکچێ ڕەنگە ئاژەڵێ بزنێک ڕێیەکی شکان بێ ڕێچکەیەک کوێرە ڕێیەکی شکان بێ بەڵام دوای سەری بە هەڵدێرێکی بووە. جا ئەوە جیاوازی ئێمەیە کە ئێمە بەڕاستی شانازی بە ئیسلامەتی خۆمانەوە دەکەین و دەشمانەوەیە هەموو ورد و درشتی ژیانمان بەپێی ئەو شەریعەتە بەڕێوە بچین. ئەوەش ڕاستکردنە لەگەڵ ناوی خۆماندا. مسلمان يعني شي يعني بو خوا ملكتش مسلم لسر شيء مفعل اسم فاعل مسلم يعني كسيك بو خوا ملكتش مسلمين خوا يغناوي لإيماناوا وزانياريتان بلا إسا مسلمانا لني خوان دابش بونو ناو نشاني جاجان لسر خوان پیدا کردو بس خوا يغناوي بو إيما هلوجاردو لسورة حج دا فرمي هو سماكم المسلمين من قبل وفي هذا خوال ناوی لە ئێوە ناوە مسلمانان پێشتریش لە کتێبەکانی پێشوشدا وەلەم کتابەشدا کە قورئان نوح عليه الصلاة والسلام وشەی مسلم بخۆی بەکارهێناوە لە سوورەتی یونوسدا ئیبراهیم صلاة والسلام خوای لێبێ لە سوورەتی البەقەڕەدا وشەی مسلمی بۆ خۆی و بۆ وەچەکانی بەکارهێناوە هەروەها هەموو پێغەمبەران هەموویان مسلم بوون بۆ خوا ملکەت فرقی بینی مسلمان و نامسلمان چیه؟ مسلمان ئەوەیە کە بۆ خوا ملکەچە خۆی تەسلیمی خوا دەکا متمانەی بە پەروەردگاری هەیە کە ڕێی پێشاندا متمانە و باوەڕی بە پەروەردگاری هەیە بەڕێباز و بەرنامەی پەروەردگاری هەیە کە بەختەوەری دنیا و دواڕۆژی بۆ دەستەبەر دەکا ئەوە مسلمانە ئەوەی متمانەی بە دینی خوا نەبێ ئەوەی باوەڕی نەبێ بە ئاین و بەرنامەی خوا کە بەختەوەری دنیا و سەرفرازی دواڕۆژی دەکا بە مسلمان لە قەڵم نادرێ با لە بەرجی مسلمانەتیشدا بێ مسلم ملکەش بۆ خوا ئەو کەسەیە کە سیقە و متمانەی هەیە بە بەرنامەی خوا بە ئاینی خوا بە شەریعەتی خوا و بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو شەریعەتەی لە ژیانی خۆیدا بەرجەستە کردووە پراکتیزەی کردووە کە بە ئامانجی باشی دنیا و دواڕۆژی دەگەیەنێ. خاڵێکی دیکە دەمەوێ ئاماژەی پێدەم برایانی بەڕێز و خۆشەویست و ڕیشتیانی محتەرەم ئەوەیە کە ئەم وڵاتە لە کەس شێردراوە نییە کە کەم و کوڕی زۆری تێکەوتووە و گەندەڵیەکی زۆر هەیە ستەمێکی زۆر هەیە فەرقوجیایەکی زۆر هەیە قڕی پڕشی نایەتێکی زۆر هەیە لەگەڵ کۆمەڵی قەیرانی دیکەی ڕوحی و دەرونی و کۆمەڵایەتی و خێزانی بەڵام بەداخۆ خەڵک هەر زیاتر چاوی لەسەر قەیرانی ئابووری و ژیان و گوزەرانی مادی و داراییە
یعنی من پێم خۆش بوو ڕۆژێکیش ئەگەر مامۆستایانی بەڕێزن واتە مامۆستانی قوتابخانەکان ئەگەر کارمەندانی بەڕێزن ئەگەر هەرچین و توێژەکەن تەندروستکارانن پێم خۆش بوو ڕۆژێکیش خۆ پێشاندانێکیان کردبا لە دژی ئەو قەیرانە ئەخلاقی و ڕۆحی و دەرونیەی کە بەرەوکی ئەو خەڵک و میلەتەی گرتووە لە سایەی ئەو تەوژمە عەلمانیەی کە خوایان لەبیر خەڵک بردوتەوە خورماشیان نەداونێ دینیان لەبیر بردوونەوە دنیاشیان بۆ دابین نەکردوون خەڵک ئەی بۆ لەسەر دین و ئەخلاق و بەها ڕۆحیەکان و ڕەوشت و ئاکاری ئیسلامیانەی خۆشی وەدەنگ نایە کە ئەوە زەرەر و مەترسیەکەی کەمترە لە زەرەر و مەترسی قەیرانی ئابووری و قڕی پڕی و چینایەتیەک کە ئەویش هەر بەهۆی نەفەسی عەلمانی و نەفەسی دنیاپەرستی و خۆویستی بەرۆکی خەڵکی ئەم وڵاتەی گرتووە جا ئێمە لە بارودۆخێکی ئاوادا کە وەکو گوتم بارودۆخێکی قەیراناویە بەڵام بەداخەوە کە زاڵبوونی بەها مادیەکان زاڵبوونی بیرروبۆچوونی مادیگەرایی وای لە خەڵک و لە دانیشتوانی ئەم هەرێمەی ئێمە کردووە و هی زۆر لە شوێنانی دیکەش کە زیاتر هەر حیساب بکەن بۆ ژیان و گوزەرانی مادی و تێرکردنی غەریزەکان و قەیرانی ئابووری کە فعلا ئەوەش قەیرانە و لە ئەنجامی زوڵم و ستەمی ئابووریەوە پەیدا بوو بەڵام ئێمە هەر ئەو قەیرانەمان نییە و هەر ئەو کێشەیەمان نییە کۆمەڵە کێشەی دیکەشمان هەیە بەڵکو ئەگەر قوڵ تەماشا بکەین برایانی خۆشەویست ئەگەر قوڵ تەماشای بکەین ئەوە قەیرانی ناسنامەی فیکری و قەیرانی ئیمانی و ڕوحیە وای کردووە کە ئەو گەندەڵی و زوڵم و ستەم و چینایەتی و قڕ و پرێش پەیدا بێ کوردەواری خۆمان دەڵێ لە کەسێک کتەسێ لە خوا ناترسێ من زۆر جار گوتوومە حەیف نییە کەسانێک کە قیادەی میلەتێکی مسڵمان دەکەن لە ماوەی 25 ساڵ 26 ساڵدا مەبەستم پێ بەرپرسە باڵاکان و حکومڕانەکان و ئەوانەی کەشتیان بەدەستە یەکێکیان جارێک باسی خوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیسلام و قورئان و ڕۆژی دوایی و ئەو شتانە نەکا کە پەیوەندی بە لایەنی ئیمانی و ڕۆحیەوە هەیە حەیف نییە هەرچی لێشی پرسی دەڵێ مسلمانە مسلمانەتەکەی تۆ لە کوێدا دەبیندرێ باشە میلەتی خۆمان بە مسلمان دەزانین و هەر کەسێکی بۆ خۆی حاشا لە مسلمانەتی خۆی نەکا ئێمە تۆمەتباری ناکەین بەڵام خۆ مسلمانەتی ناوێک نییە لە خۆتی بنێ بەڵکو وێڕێی ناوەکە کەم تۆ مسلمانی دەبێت نێوڕۆکێکیشی هەبێ وەکو حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ ضل ليس الإيمان بالتمني والتحلي ولكن الإيمان ما وقر في القلب وصدقه العمل إيمان بقصي شيرين وخوزق خواستن نيه بل كويلة درون دا جي جير دبيو كردوش پشراسي دكاتوا إما لبارولوخي شي آوادا هەز دەکەین کە ئەرکی شەرشانی ئێمە قورسترە بەڕاستی وەکو خەڵکێکی ئیسلامی بەگشتی تەمان من قسە دەکەم خەڵکێکی دیندار خەڵکێک کە بڕوایان بەوە هەیە دەبێ ژینیان بە پێی دینیان بێ دەبێ شەریعەت کاڵای باڵایان بێ دەبێ بۆ هەموو شتێک بگەڕێنەوە بۆ لای خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو خوا فەرمانی کردووە يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول أي أواني برواتان هنا وفرمانبري خوا فرمانبري پیغمبر كان عليه الصلاة والسلام وهي برپرسان و كاربدتان كالخوتان أقلشتيش إذا كوتنا ناكوكي بيجرون ولا خوا پیغمبري خوا عليه الصلاة والسلام واتبو لي قرآن و سنة جاء إما وكو خلچك أوابير دكينوا کە دەبێت بە هەموو شتێک بگەڕێنەوە بۆ لای سەرچاوە و تەرازوو پێوەری شەریعەت دەبێت هەست بە بارگرانێکی زۆر بکەین لە کاتێدا ئێمە خۆمان لە بارودۆخێکی ئاوادا دەبینینەوە لەلایەکەوە کەسانێک قیادە و ڕیادە و حکومڕانی خەڵکێ بکەن کە حساب نەکەن بۆ خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیسلام و قورئان و سنەت و شەریعەت و لەلایەک کەسێک خەڵک وا چەواشە کرابێ کە هەست نەکا بەو زوڵمە دینیەی کە لێی کراوە تەنیا هەست بە زوڵمە مادیەکەی بکە ئەوەش زوڵم نییە کە ڕۆژ بە ڕۆژ بویسترێ پێگەی
شارەزایی لە ئیسلام پێگەی تێگەیشتن لە دین ڕۆژ بە ڕۆژ کەم بکرێتەوە کاڵ بکرێتەوە و بۆ حیسابی بەهێزکردنی پایەی سەرگەرمکردنی خەڵک بە تایبەتێکی گەنج و لاو بە تێرکردنی غەریزەکانیەوە بەبێ گوێپێدانی خوا و ڕۆژی دوایی و حەڵاڵ و حەرام ئەوەش زۆر مستەمێکی گەورەیە ئێمە لە حاڵێکی وا دەکە خۆ دەبینینەوە بەڕاستی دەبێ هەست بە بارگرانی و ئەرکێکی قورس بکەین ئێمە ئەرکمانە کە بەڕێزان ببین بە هەوێنی چاکسازیەکی ڕیشەی لەم وڵاتەدا پاکسازی و چاکسازیەکی ڕیشەی لەم وڵاتەدا ئەم وڵاتە هەم پێویستی بە پاکسازی دەکا هەم پێویستی بە چاکسازی دەکا وەکو ئەهلی تەسەوف و عیرفان دەڵێن ئینسان دەبێت لە ذاتی خۆیدا هەم ئەهلی تەخلیە بێ هەم ئەهلی تەحلیە بێ التخلية من الرذائل والتحلية بالفضائل خۆبژار کردن لە صفەتە نزم و خراپەکان خۆڕازانە و بە صفەتە بەرز و شاکەکان جا وەکو چۆن لەسەر ئاستی تاک پێویستیمان بەوە هەیە لەسەر ئاستی کۆمەلگاش بەڕاستی ئێمە پێویستیمان بەوە هەیە کە کۆمەلگای خۆمان پاکسازی بکەین بژاری کەین لەو ڕووکردنە مادیگەرایی بەڵکو ڕووکردنە تەوژمی ئیلحاد و بێدینی و داڕوخانی ڕەوشت و ئەخلاق و سزبوونی پایەکانی خێزان و سزبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و پاشان ئەم مەسەلەی ژیان و گوزەران و ئابووری کە وەکو گوتم ئەگەر ئەوانی پێشێ ببن ئەگەر قیادەیەکت ببێت لەخوا بترسێ ئەگەر کەسانێک حکمڕانی ئەو خەڵکە بکەن کە کوڕکچی خەڵکیان پێ وەکوی خۆیان بێ کە بزانن ئەو خێروبەری خوا لە وڵاتە دەدایناوە هی هەموو لایەکە خوا دەفەرمێ خەلق لەکم ما فی الأرض جەمیعا وخەلق لەکم ما فی الأرض جەمیعا ئەوەی لە زەویدایە بۆ هەمووانتانی دروست کردووە والأرض وضعها للأنام خوا زەوی داناو بۆ خەڵک بۆ هەمووان ئەگەر کەسانێک هەبن ئەو قەناعەتانیان هەبێ ئەو حەقیقەت و ڕاستیانیان لە عەقڵ و دڵدا بچەسپێ کە ئەوانە لە ئەلیف و بێ ئیسلامن ئەو کاتە بە خۆی ڕەوا نابینێ کە خزم و حزم کاتە ملیارلێر لەسەر حیسابی ڕەشوڕوتکردنی خەڵک و ژەماوەر کە کۆشک و تەلار و ڤیلای بەرز بەرز بۆ خۆی هەڵچنێ و بە چەندان کیلۆمەتر زەوی داگیر کە بەڵام خەڵکیش 100 مەتر دووجای دەست نەکەوێت چوار دیوارێکی لەسەر ڕاست کاتەوە برادەری بەڕێز ئەوەت لەکوێ هێنا بەپێی ئیسلام ئەوە کە ڕەوانیە زەوی هی هەمووانە و نیعمەتەکان خوا بۆ هەمانی خڵقاندوون جا بەوەی چاکە ئەوانە دەستیان نەگەیشتۆتە تیشتی خۆر و ئاو و هەواش کە ئەوەش قۆرەخکە ئەوەتان لەکوێنە بەپێی ئیسلام کە تۆ خۆت بە مسلمان دەزانی خۆت بەرپرسی میلەتێکی مسلمان دەزانی لە ئیسلامدا نیعمەتەکان هەمووی خوا بۆ هەمووانی خڵقاندون کەس لە کەسی زیاتر بەش پێوەنین مەگەر کەسێک توانای زیاتر سەرفکە کەسی زیاتر خۆی ماندووکە و زیاتری بێتە دەست ئەگەرنا لە ئەسڵدا کەس لە کەسی زیاتر بەش پێوەنین ئەمجا بەپێی ئەو عەلمانێت و دیموکراسیش کە بانگەشەی دەکەن بەپێی ئەویش دیسان هەر نابێ و قڕ و پڕوچینایەتی هەبێ ئەگەر لەگەڵ ئەویشدا ڕاستکەن هەر نابێ وابێ کەواتە بەڕاستیەکی ئێمە گرانە برایانی بەڕێز و ناژبێ ئێمە لە بەرامبەر ئەم واقعەت دژوار و ناهەموارەدا تووشی ناومێدی ببین و دەبێ نەهێڵی خەڵکیش تووشی ناومێدی ببێ شەیطان بۆ دووشتان لە خەڵکدا دەگەڕێ لە کاتی نەهامەتیدا تووشی ناومێدیان کە لە کاتی هاتوو دەستڕۆیشتوویدا تووشی لە خۆبایی بوونیان کە هەردووشیان زۆر خراپە ناومێد بوون لەوە کە تۆ هیچ لە دەست ناوێ هیچ ناکرێ و تەسلیمی واقعە خراپ و ناهەموارەکە ببی ئەوە خوای پەروەردگار بە صیفەتی نامسلمانانی داناوە ئەوە إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون تەنیا خەڵکی بێبڕوا لە ڕەحمەت و لە دەروی خێری خوا ناومێد دەبێت بەڵام ئیمانداران کە دەزانن خوا سبحانه وتعالى ڕەحمەتەکەی بێ سنوورە میهرەبانی خوا سۆزی خوا بێ سنوورە ڕەهایە قەت ناومێد نابن لە بەرامبەر هیچ گرفت و کێشەیەکدا بە چۆک دانایە
بۆ ئێمە هەم دەبێت لە خۆمان وریابین هەم لە خەڵکو دەوروبەرمان خەڵکو جەماوەرمان کە نائومێد نەبێ و تەسلیم ئەم واقعە سەخت و دژوار و ناهەموارە نەبێ بەڵکو بەگژیدا بچێتەوە لێ ڕاست بێتەوە و هەوڵدا ڕاستی کاتەوە بەڵام وەکو من زۆر جار گوتومە پاکسازی بە پاکان دەکرێت چاکسازی بە چاکان دەکرێت ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت و بەڕاستی ئیسلاحیش بە ساڵحان دەکرێت بۆیە خۆمان ئێمە لە ذاتی خۆماندا دەبێت زۆر چاو بە خۆماندا بژێڕینەوە پێشە چاک خۆمان بژارکەین لەو ڕەذائیل و سیفەتە نزم و خراپانە و باش خۆمان بڕازین و بە سیفەتە بەرز و چاکەکان ئەچونکە گە خۆمان پاک نەبین پاکسازیمان پێ ناکرێ و چاک نەبین چاکسازیمان پێ ناکرێ و ڕاست نەبین ڕاستکردنەوەمان پێ ناکرێ و ئێمە لێرەشەوە بەڕاستی هەم بە ئێوە دەڵێم هەم لە پشت ئێوە بە خەڵک و جەماوەری خۆمان دەڵێم کە نابێ خەڵک سادە لەوش و خۆش باوەڕ بێ هەر کەسێک ڕاست بووە قەرسیلی هەتا ئێرە بۆ هێنا بڕوای پێ بکە ڕەنگەگەنم هەر نەڕوابێ ڕەنگەگەنیم هەر نەچاندبێ چلا قەرسیلێکە تا ئێرە هات بێ نابێ بە هەموو شتێک خەڵک بڕوا بکە هەیە لە بازنەیەکی فراواندا فاشیل بووە هەیە لە بازنەیەکی فراواندا بە ئەزمون بەکردەوە فاشیل بووە ئێستا تۆ چی باوەڕ و متمانەی چی پێ دەکەی لە بازنەیەکی فراوانتردا بەردی گەورە نیشانی پێدانەدان هەیە کەسێک 20 کیلۆی پێ بەرز نەکرێتەوە 200 کیلۆ چۆن پێ بەرز دەکرێتەوە کەسێک لە ئەزمونێکی تەسێکدا سەرکەوتوو نەبوو بێ لە چواردەوری خۆیدا لە کارێک کە پێش پێردراوە فەشەلی هێنابێ لە کارێکی فراوانتردا چۆن متمانەی پێ دەکرێت سەرکەوتوو بێ خەڵک نابێ هێندە سادە بێت و پاشان بەڕاستی خەڵک دەبێ وریا بێت لە نزیکەوە ئەوانە بناسن کە دەڵێن وڵاتان بۆ چاک دەکەین و وەزع دەگۆڕین و دادگەری دەچەسپێنین و گەندەڵی لا دەبێت دەبێت هەوڵدان لە نزیکەوە خەڵکە بناسن ئەوەی کە ناسراوە ناسراوە ئەوەی نەناسراوە دەبێت هەوڵدان لە نزیکەوە بیناسن کە زۆر کەس دوورکوژی نزیک خەسارە لە دوور و خۆی بۆ دەکوژی کە لێی نزیک دەبێت و دەڵێ وڵای بە خەسار چوو زۆر کەس ڕواڵەت جوانی نێوەڕۆکوێرانە دەبێ وریابین لەوە تەماشا ئەو سیفەتەی پێغەمبەری خاتەم کەین محەممەد صلی الله عليه وسلم کە یەکێک لە هاوڵان لە وەصفیدا دەفەرموێ من رآه بديهة هابه ومن خالطه أحبه ئەوە بیکەن بە پێوەر هەر کەسێک تووپڕ بینی باعث هەیبەتی لێ دەکرد سامی لێ دەکرد بەڵام هەر کەسێک لەگەڵی تێکەڵ دەبوو خۆشی دەویست گرنگەوەی کەسێک لەگەڵی تێکەڵ بی و لە نزیکەوە بیناتی خۆشت بوێ نەک لە دوورەوە پێی معجەب بی دەنجی دەهۆڵ لە دوور خۆشت دوای کە لێ نزیک کەوتیەوە بزانی کە ڕەنج بە خەسار بووی و بزانی کە ئەوە نەبووە کە تۆ ئومێد و هیواد لەسەر هەڵچنیوە بەنسبەت ئەوەی کە باس کرا و مامۆستا سەدیقیش ئاماژەیەکی پێدا فعلا ئێمە بەرەو هەڵبژاردنەکان دەچین دیارە سەرەتا هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران بەغدا و دوایی دیارە دواتریش هەڵبژاردنی ئەنجومەنی یاخو پەرلەمانی کوردستانیشی بەدووادا دێ من هەر ئەوەندە دەڵێم کە دەنگدان شایدیدانە هیچ گومانتان لەوەدا نەبێ دەنگدان شایدیدانە کەسێک دەچێت دەنگ دەدا کە ئەو نەفەرە ئەو کەسە ئەو خوشکە ئەو برایە بکاتە نوێنەری خۆی لە ئەنجومەی نوێنەرانی عێراق یا لە پەرلەمانی کوردستان ئەوە دەچێت شایدی بۆ دەدا کە من شایدی دەم ئەو مرۆڤە ئەو کەسە شایستەی ئەوەیە نوێنەری خەڵک و میلەت بێت کەواتە دەبێت ئینسان زۆر وریا بێ ئەو کەسە دوایی هەر قسەیەکی حەق بکە ئەگەر ڕێک و چاک بێ هەر قسەیەکی حەق بکە هەر بڕیارێکی ببێتە سەبەبی یا هۆکاری هەر دەرچوونی هەر یاسایەکی چاک هەر بڕیارێک هەر هەنگاوێک پشتی دەچێتە خێر و پاداشتی هەموو ئەو قسە و هەڵوێست و بڕیار و یاسا و پرۆژە یاسا چاکانەوە ئەگەر خوا نەخواستە بە پێچەوانەوە بێ پشتی دەچێتە گوناح و تاوانی هەموو ئەو یاسا و بڕیار و هەڵسوکەوت و هەڵوێستە چەوتانی کە ئەو کەسە نواندووی دەبێت زۆر وریابین لەوە و خەڵک هۆشیار بێ و پێم وایە تا ڕادێکی زۆر دەریش کەوتووە کە ئەم وڵاتە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا دیارە چۆن ئیدارە دراوە بە شێوەیەکی زۆر سەقەت و خراپ کە بەرژەوەندی کەمینەیەکی دابین کردوونی بە ملیاردلێر
و خەڵکێکی زۆریش ڕەشوڕوت کرد و وڵاتیش ئەوە دەبینن چۆنە. جا ئێمە هەم خۆمان بەڕاستی دەبێت زۆر وەکو تاعاتێک کە ئەنجام دەدەی ئاوا بچینە پای سندوقەکان و دەنگدان و هەر کەسێک نەچێ شایەدی بە حەق نەدا با دڵنیا بێکە دوو جار گوناحبارە. یەکەم کە شایەدیکی بە حەقی نەداوە، دوو کە بۆشایەکی دروست کردووە لەجێ ئەو شایەدیکی بە ناحەق بدرێت بۆ نوێنەرێکی خراپ و سەقەت. دوو گوناح لە یەک کاردا. وەکو چۆن لە فەرمایشتی پێغەمبەردا و عەلەیهی سەڵات وەسەلام کە هەر کەسێک دەچێت بۆ تاعەتێک بۆ مزگەوت بۆ خواپەرستی گوناحێکی لێ دەبێتەوە و چاکەیەکی بۆ دەنووسێت بە هەر هەنگاوێک. ئەویش لە هەمان کاردا ئەو کەسەی دیش کە ناچێت بۆ شایەدیدانی بە حەق دوو گوناح دەکا. یەکەم کە شایەدی بە حەقی نەداوە و خوذلانی بەسەر کەسانێکدا هێناوە کە بیستویانە بچن نوێنەری حەق بن، نوێنەری میلەتێکی مەزلوم بن، نوێنەری کەسانێکی بەشخوراو بن، خوذلانی بەسەرواندا هێناوە، شکستی بەسەردا هێناون. دوو کە بۆشایەکی دروست کردووە، ئەو بۆشایە بە شایەدیدانێکی بەناحەق پڕ کراوەتەوە بۆ ئەوە کە کەسێکی ناشایست بنێردرێتە مووقعێکەوە پێگەیەکەوە کە دوایی کار دەکا بۆ دابینکردنی بەرژەوەندی ناشەرعی یاخو بەرژەوەندی کەمینەیەک لەسەر حیسابی زەرەری زۆرینەیەک. ئومێدم وایە کە زۆر گەرم و گوڕانە خۆمانی بۆ ئامادە بکەین و ئینشاءڵڵا شایەدی بە حەق بدەین وەکو خوا سوبحانه وتعالى سوورەتی البەقەڕەدا دەفەرمێ ولا يأبى الشهداء إذا ما دعوا، با شاهیدەکان سەرپێچی نەکەن لامەلی نەکەن ئەگەر بانگ کران بۆ شایەدیدان. و بەڕاستیش ئێمە کە دەمانەوێت پاکسازی بکەین چاکسازی بکەین خۆ چی میکانیزمەکەمان بەدەستەوەیە؟ ئێستا ئەو میکانیزمەی کە ئێستا بەدەستمانەوە هەیە ئەوەیە کە هەڵبژاردن بکرێت و خەڵی نوێنەرانی خۆی هەڵبژێرێ بۆ ئەنجومەی نوێنەران بۆ پەرلەمان و دوای حکوومەت تەشکیل دەبێ و دەسەڵاتێک پەیدا دەبێ هەڵدەخڵێ لەو خەڵکە کە هەڵبژاردراوە. ئێستا ئەو میکانیزمە هەیە کە ئەو میکانیزمەش حقیقت میکانیزمیشی زۆر شەرعی و چاک و ڕاستە، چکە بەدیلی ئەوە یان حکمی میراتیە، حکمی میراتی و بنەماڵەیی، یاخو حکمی عەسکەری خۆفەڕستکردنە، یاخود حکمی فیۆکراسیە کە بەناوی دینەوە یا بەناوی جا بەناوی دین بەواتە ئیسلام یا بەناوی شەرعێتی شۆڕەژێری شاخەوە هەندێکیش چاویان لەوەیە حکمڕانی بەسەر ئەو خەڵکەدا بکرێت کەواتەمە بەدیلێکی دیکەی شەرعیمان نییە بۆ ئەوە کە نوێنەرانی خۆمان هەڵبژێری و ئەوەش لە شەریعەتی ئیسلامیدا یەکەم کەس کە نوێنەرانی هەڵبژاردووە یەکەم کەس کە لە مێژووی بەشەریەتدا وەکو محەممەد حەمیدوڵڵا دەڵێ لە الوثائق السياسية في العهد النبوي والخلافة الراشدة دەڵێ یەکەمین وەثیقە لە عالەمدا لە مێژووی بەشەردا کە نووسراوەتەوە ئەو وەثیقە و دەستورە بوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نێوان پێکاتەکانی مەدینەدا نووسیەوە و پەیمانی یەکەم و دووەمی عەقەبە بەڵگەی ئەوەن کە حکمڕانی لە ئیسلامدا هی خەڵکە دەبێت خەڵک نوێنەرانی خۆی بسپێرێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەخرجوا إلي نقباءكم نوێنەرەکانی خۆتانم بۆ هەڵبژێرە ئەمە هی خۆمان. کۆتا قسەشم لەبارەی ئەوەیە کە باسی ئەوە دەکرێت کە ئیسلامیەکان دەبوو پێکەوە بن، یەک لیز بن، یەک دەنگ بن، یەک ڕەنگ بن، یەک سەنگ بن. ئەوە زۆر ڕاستەوە ئێمە زۆر هەوڵماندا بوو ئەوە، بەڵام ئەو ئامانجەمان بۆ نەهاتەتی نەکرد. ئەم جارش هیچ هەڵبژاردنێک لەم هەرێمی کوردستانەدا نەکراوە. ئەم کۆمەڵی ئیسلامیە بە شەخصی یەکەمیەوە نەچوو بێت بە تایبەت لەگەڵ برایان یەکگرتووی ئیسلامی داوامان لێ نەکردبن کاکە با پێکەوە بین، با پێکەوە بین، با یەک لیز بین. دیارە کە بۆیان نەگونجاوە گوتوشیانە بەڵام پێمان باشە لە ڕاگەیاندنەکان باس نەکرێ بۆ ئێمە خراپە ئەگەر بڵێن وڵا کۆمەڵی ئیسلامی داوای لیستێکی کرد، لیستی ئیسلامی یا یەک لیست پێکەوە بەڵام یەکگرتوو نەیکرد. گوتمانە باش باسیشمان نەکردووە. ئەم جارە برایان یەکگرتووی ئیسلامی و زوتنەوەی ئیسلامیش باسی ئەویان دەکرد کە یەک لیست بین. من زۆر باشە، بەڵام یەک لیستی بەرهەمی یەک هەڵوێستیە.
دەبێ هەڵوێستەکەمان یەک بێ ئەو جا دەتوان یەکلیس بین ئێمە حەقیقەت دڵسۆزانە هەوڵمان لەگەڵ ئەو دوولایەنە بەڕێزەدا کە برای خۆمانن برا خوشتی خۆمانن بەڵام ئێمە ئەوانمان بۆ نەهاتە سەر ئەو قەناعەتەی کە خۆمان لەسەرینی و پێمان وایە بەو قەناعەتەش پێمان وایە کە ئێمە زیاتر پێکاومانە و هەڵوێستی خەڵک و جەماوەریش شایەدە جگە لە ئەگەر چاور بکەینەوە لە هەڵوێستی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وسەلام کەمە ڕەنگە 20 جار ئەوەم دووبارەکە بێتەوە بۆ ئەو بەڕێزانە کاتە با تەماشای مەنهەجی پێغەمبەران بکەین پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ زانین لەکوێ کۆمەڵگادا بوون هیچ پێغەمبەرێک نەهاتووە کە مەلەء واتە دەسڕۆیشتوان و خۆ مستەکبیرین و مترەفین و مسرفین دژی نەبن و شوێنکەوتوانی پێغەمبەران هەمیشە ڕەشوڕوت و بەشرا و مەزڵومەکان بوون ئێمە وەکو ئیسلامی لێمان ناوەشێتەوە مەگەر ئەوە کە لە سەنگەر و لە خەندەق و لە بەرەی خەڵک و جەماوەری مەزڵوم و بەشفرا و مەینەتبار دابین لێمان ناوەشێتەوە لە کەسانێک نزیک بین کە بوونە بەرجەستەکەری زوڵم و ئیتراف و خۆبەزلگری و خۆسەپاندن و خەڵک و خزمکردنە ملیارلێر لێمان ناوەشێتەوە ئیدی بەهەرحاڵ ئەوانیش دیارە ئیجتیهادیان وا بوو بۆمان نەگونجا کە یەک هەڵوێز بین بەگەڕانەوە بۆ قورئان و سونەت و منهەجی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وسەلام کە ئەومان بۆ نەگونجا ئێمە گوتمانەوە کە ناگونجێ با بین شتێکی کە بکەین بین یەک بگرین هەموو لا ببین یەک لایەنی ئیسلامی کێشەشمان نییە کێ کەسی یەکەم دەبێت وەرن با یەک بگرین بەس گرنگەوەیە لەسەر ئەو منهەجەیەک بگرین کە هەمومان دڵنیا بین کە ئەوە ڕێی پێغەمبەرانە عەلەیهیم السەڵات وسەلام و ڕێی شەریعەتە و ئەوە لەبەر چاو نەگرین داخوا فڵان حیزب دەڵێت چی چەند زەرەر دەکەین و چەند قازان دەکەین خۆمە بازرگان نین ئێمە بازرگان نین وەڵا گەر وا بکەین ئەوەندە قازان دەکەین گەر وا نەکەین ئەوەندە زەرەر دەکەین تا باسم بگوتم پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ نەهاتوون تەماشا بکەن مڕاهەنە لەسەرەوە بکەن ئەگەر وا بکەن ئەوەندەیان دەست دەکەوێت گەر وا نەکەن ئەوەندەیان لەدەست دەچێت پێغەمبەران هاتوون عەلەیهیم السەڵات وسەلام زۆریان هەر خۆیان لە پێناو بەرنامەکەیاندا فیدا کردووە باریان لەسەر پشتی کەرێک و هەر ڕۆژە دەریان کردوون بۆ شوێنێک ئێمە دەبێت لەگەڵ مەبدەئەکانی خۆماندا لەگەڵ هێڵە گەشتیەکانی ئەو قورئان و سنت و شریعەتەدا بۆ پابەند بین بۆ کوێماندا با بمان بە ئەتۆ دەبێت خۆت بە ڕووباری شریعەت دابدەی بۆ هەر کوێ بردی پێشی کوڕبی ئیدی بەهەرحاڵ بۆ ئەوەش ئامادە نەبوون نەکرا کەمە یەک بگرین ئەوجا دەیگوتمان کە ئەوەشمان بۆ ناگونجێ و یەکلیستێکەش لەبەرەوەی کە یەک هەڵوێستنی ناگونجێ کەواتە هەر کەسە لە شوێنی خۆی بەڵام براین هەموو براین و ڕێزی یەکتر دەگرین و یەکدیمان خۆش بوێ و قسەی خراپ بەرامبەر یەکدی نەکەین جا ئێمە ئێستاش هەر لەسەر ئەوەی و حەقیقەتە من هێندێشتمان بیستووە من لێرەوە دەڵێم کە خراپە ئەهلی ئیسلام دم تێکنێن ئەهلی ئیسلام لە یەکدی بخوێنین لە حاڵێکدا کە هەمومان مەظلومین و مەحرومین و ستەم لێکراوین و خەڵک ئومێد و متمانەی هەیە بە تەوژمی ئیسلامی بە خەڵکی ئیسلامی حیفە بەهۆی دمبەدمە و شەڕە قسەی نێو خۆمانەوە ئەو متمانەی کە لە دڵی خەڵکدا بە ئێمە هەیە کەمی کەینەوە و نمونەیەکی ناشرین پێشان دەین ومە لای خۆمانەوە بەڕاستی قەت دەست پێشخەر ئەو وتەوت و قسە و قاڵە نەبووین و نابین وەگە زۆر ناساریش نەبین بەڕاستی وەڵامیش نادەینەوە بەڵام ئەگەر ئاوا جازار ڕوونکردنەوەیەک دەین کە واقعەکە ئاوا بووە ئێمە یەک جار بۆ زانیاریتان لیستێکمان پێکێنا بڵێن لەگەڵ برایان یەکگرتووی ئیسلامی ئەوش برایان یەکگرتوو کردیانە مەرج گوتیان دەبێت دوو لایانی سۆشیالیست و زەحمەکێشیش لەگەڵدا بن گوتمان بە هەر پێکەوە بین ئەو دوانە گوتیان نا لیستی ئیسلامی دروستکەین خراپە ئەوە وەکو بڵێ شەقکردنی ئەوەیە یەکوتمان بە خەڵکەوە عەلمانی و شانازی بە عەلمانێتی خۆی دەکە بامەش ئیسلامی بین و تیان نا باش نییە دەبێت ئەو دۆش لەگەڵدا بن دەیە ئەو دۆمان وەگەڵ خۆماندان بەڵام لە کۆڵێمان کردن و بردمان لە پەرلەمان دامانان پێمان وایە کە دەنگی زۆری ئێمە بۆوان چوو ئەم جارە ئەو بەڕێزانە ئامادە بوون ئەو جارش ئاوای لێ هات ئێستاش بە هەر حاڵ ئێمە بەڕاستی بۆشتی لە یەکلیستی گەورەتر حازرین و بەبێ مەرجیش و بە هەموو تەواضوعێکیشەوە بەڵام دیارە تا ئێستا بوومان هەڵەسوڕا ئینشاڵڵا هەر بۆمان هەڵەسوڕێ ومێدمان وایە ئەم جارەنا پێش هەڵبژاردنە دوای هەڵبژاردن و لە پەرلەماندا خۆمە هەموو جارێک گوتمانە باشە قەیناکەوە پێکەوە یەکلیست نەبووین بەڵام وەرن بە یەک فراکسیۆن بین هەموو جارێ وامان گوت باش وەرن بە یەک فراکسیۆن بین قەیناکە
بهر حال إن شاء الله ورده ئەو ڕۆحی برایەتی و کاری پێکەوە بوون و هەرەوەزی و ئەوە زیاتر لە نێوماندا بەرەو پێش دەچێەوە زیاتر دەگا و بەڕاستی من هەموو ڕێز و خۆشەویستێکیشم هەیە بۆ هەر کەسێک ڕوو لە قیبلەی خوا دەکا چغی خۆشک و برایانمان لە یەکگرتووی ئیسلامی و لە بزوتنەوەی ئیسلامی کە خەڵکی دیندار و مسلمان و بەتایبەتی لەگەڵ بزوتنەوە کە ئێمە ماوەیەکی زۆر پێکەوە هاوخەبار بووین ئێمە پاشینەیەکی جیهادی و جیهادی سەرپەرستکارانە و شانازی پێکراومان هەیە پێکەوە و یەکگرتووی ئیسلامی بە حەقیقەت خەڵکی جیلێکیان پەروەردە کردووە خەڵکی نوێژکەر و مسلمان و ئەهلی دین و تاعەت ئێمە هەرخوا لێمان قبوڵ ناکە ئەوانمان خۆش نەوێ بەڵام دەبێت پێکەوە تەبابین و ڕێک بین و قسەی خراپ بەرامبەر بە یەکدی نەکەین و یەکتر عەزیەت نەدەین لەسەرەوەی کە من ئیجتیهادم وا بوو تۆ ئیجتیهادت وا بوو ئەمە چەند جارە تۆ ئیجتیهادتان وا بوو دەنگمان نەکرد ئەم جارەجەوە دەنگتان نەکرد بە ئەم جارەش دەنگێ مەکە ئەوجا کە ئیجتیهادیشمان وا بوو هەوەرە بە شتێکی باشتر کەین یەک بگرین کە ئەوەش نەگونجا کە ئێمە دەنگ ناکەین ئەویش دەبوو دەنگ نەکەن بە هەر حاڵ ئومێدم وای ئەوانیش چاو پێدا جێڕانەوەکەن بەو هەڵوێستەی خۆیاندا و لە کۆتاییدا من جارێکی بەڕاستی زۆر زۆر سپاسی ئێوەی بەڕێز خەڵکی پارێزگای هەڵەبجە و دەبەری هەورامان و شارە زۆر دەکەم و هەر جارێک کە دەتان بینم بەڕاستی بە تایبەتی ئەمڕۆ کە بەڕیز ماشەڵڵا عەرزێتان کێشا بوو تۆقەی زۆرمان کردن لەگەڵ هەر کامێکتاندا یاد و بیرەوەری زۆرمان هەن تاڵی شیرین زۆرمان بینیون هەورازوونی شێوی زۆر و ئەم ناوچەیە ماوەیەکی ساڵانێکی زۆر لانکە و بێشکە و باوەشێکی گەرم و پڕسۆز بۆ کار و پرۆژەی ئیسلامی کە کاتی خۆی لە ژێر ناو و نیشانی بزوتنەوەی ئیسلامی پاشان بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و دواتر کۆمەڵی ئیسلامیدا ئەنجام درراوە لەبەرەوە ئێمە هەموو ڕێز و خۆشەویستێک بۆ ئێوە دەخەینە ڕووە لێتان مەمنونین خوا پاداشتان داتەوە خوا بەلوتف و کەڕەمی خۆی برای وەکو ئێوە ڕشتی وەکو ئێوە براو عەزیز و گەنج و خۆشەویستانی وەکو ئێوەمان بۆ سەلامەت کا بۆ سەربەرز کا بۆ بۆمان زیاد کا هەروەها جاریش کەش دەڵێم سەلام و ڕێز و حورمەتیشم بە خوشکان و دایکانی بەڕێزیشمان بگێنن أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله تعالى وبركاته